هەرچەند واچە فارسی شەکەرن، کوردی جەلای من بەس شیرینتەرن. معلومەن جەدە و دنیای بەدەندێش، هەر کەس دڵشادن بە زبانە خێش. هەرچەند واچە فارسی شەکەرن، هەرچەند واچە فارسی شەکەرن، کوردیش جلای منه بەس شیرینتەرن. کوردیش جلای منه بەس شیرینتەرن. معلومەن جەدەور دنیای بەدەندێش، معلومەن جەدەور دنیای بەدەندێش، هەر کەس دڵشادنە بە زبانە خێش. هەر کەس دڵشادنە بە